یعنی ئێستا لە هەرێمی کوردستانە بەڕێوەبەری خوێندنگەکان ئەبێ پرس بکەن بە کۆمیتە و ناوچەکان و دائەنرێن بە پرسوڕای ئەوان دابدرێن. ئێمە تۆ وەزارەتی پەروەردە بۆچی داناوە، بەڕێوەبەری پەروەردە بۆچی داناوە، جاگەر وایە هەر لێوە برارەکان دەرکەنەوە. یعنی هەندێک شت ئەبیسی لە هەرێمی کوردستانە زۆر دووبارەکردنەوەی نەریتی سەردەمی ڕژێمی باسە، تێکەڵبوونی ڕێکخراوە خوێندکارەکان بە زانکۆکان، بەڕێوەبەراتی پەروەردەکان بە کۆمیتە و ناوچەکان، ئەم تەلەفۆنکاریە ئەمریکا ئەڵێ ینی بە ئاشکرا ئێڵێن لە ناو کۆمونی مامۆسایانەکە مدیرێک خانشینە بێ یەکێکڵێ من ئەچمە جێگەی ئەو یەکەم کشت لێ پرسن زۆر بە بێشەرمان ئەڵەن چووی بە کۆمیتە چووی بە ناوچە پرسە کردووە بەوانەوە تۆ کەسیش تێک ناچێت بمە ئەی باشە پەروەبەری پەروەردە وەزارەتی پەروەردە لێرە موقع لە عێرابات چییە زەحمەت بێ ئەمە نەقلەکەم بۆ بۆرە دادوەرێکش من ناڵم دیمەنەکە زۆر ڕەشەوە هیچ دادوەرێکی سەر بەخۆمان نییە بۆ شوازە نییە بەڵام بەڕاستی لەکەداری هەیە لە کاری دادگایە هەر بۆیە ئەبینی ئەم بارودۆخی کە ئێستاایی ئەوەی کە جەنابی چارلز پێک دادوەری گشتیەکە بێتە سەرخەت و نەیەڵێ ئەم بارودۆخە ئاوای لەبێت خەڵک جورئەت ناکات بۆ شوازە لەگەڵ ڕزگارەکانەکانە تەعامل بکات.